کۆمەڵی دادگەری بە فەرمی بایکۆتی پەرلەمانی کوردستانی کرد. یەکگرتووی ئیسلامیش ڕازیە. ساندەر زانیاری نوێ لەبارەی ناردنی لیستی موچەی مانگی دە بۆ بەغدا ئاشکرا دەکات. لەسەر وردەکاری پێدانی چەک لەلایەن ئەمریکاوە بە پێشمەرگە و هەڵوێستی بەغدا گۆڤارێکی ئەمریکی زانیاری نوێ بڵاو دەکاتەوە. لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کۆبوویەوە. دوای کۆبوونەوەکە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا بڕیاری بایکۆتی چوونە پەرلەمانی دیزاینکراوماندا. جێی باسا هەر ئەم ڕۆژ ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی بڕیاریدا بەشداری خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بکات، بەڵام ڕایگەیاند وەک ئۆپۆزیسیۆن دەمێنێتەوە و بەشداری حکوومەتی داهاتوو ناکات. بەپێی زانیاریەکان ناوەڕاستی ئەم هەفتەیە حکوومەت هێرێم لیستی موچەی مانگی دەی فەرمانبەران بۆ بەغدا دەنێرێت. بەپێی زانیاریەکانی ستاندەر ئەگەری زۆرە ناردنی موچەی مانگی دەی فەرمانبەران بکەوێتە ناوەڕاستی مانگی 11، ئەوەش بەهۆی ئەو تێبینیانەی کە بەغدا بەردەوام لەسەر لیستی موچەی هەرێمی کوردستان هەیەی. لە کۆتایی هەفتەی ڕابردوو پێدانی موچەی مانگینەوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆتایی هات. پێدەچێت تاوەکو کۆتایی ئەم ساڵیش بەغدا دوو موچەی تر بۆ هەرێمی کوردستان بنێرێت، تاوەکو گفتوگۆکانی یاسای بودجە بۆ ساڵی سێم لە بەغدا دەست پێ دەکەنەوە. گۆڤاری فۆربسی ئەمریکی بڵاوی کردوتەوە هەندێک لێپرسرا و لایەنی عێراقی ناڕازی بوون و دژی پێدانی چەکبوونە بە هێزەکانی پێشمەرگە، بە تایبەت تۆپ هاوێژی هاوترس. لە کاتێکدا ئەو ڕێکەوتنەی نێوان ئەمریکا و پێشمەرگە بە ڕەزامەندی حکوومەتی پێشووی عێراق بووە و وەزارەتی بەرگری عێراقیش ئەو ڕاستیەی بە ئاشکرا باس کردووە و ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کەوا ئەمریکا بەبێ پرس و ڕاوێژ لەگەڵ حکوومەتی عێراقی چەکی بە هێزەکانی پێشمەرگە نەداوە. گۆڤار ئەمریکیەکە دەژڵێت پێچەوانەی ڕابردوو ئێستا هێزەکانی پێشمەرگە کە بەشێکن لە سیستەمی بەرگری عێراق و ئەماهەنگی تەواو لەگەڵ هێزە ئەمنیەکانی عێراق هەیە لە کۆی بابەتە ئەمنیەکان.